سلااو ڕێز خۆشەویستین بینەران و بیسەرانی سفر یەک ژیری ئەمڕۆ 29 مانجی 5 2026 دو ئەڵلقەی مانجی 5 داخلی مانجی 6 دەبین هەفتەی داهات و ستەیرف پڵی بەڕێوەیە ئەڵلقەی ژمارە 307 مار دەکەم یەکجار دڵخۆشم هەفتەی داهات و هەفتەی پاشیشی دوو هەفتەی پڕ کۆنفرانس و پڕ لایڤ دەبن پڕ یاری ناوازە دەبن پڕ سوپرایز نوێ دەبن بۆیە چاوتان لە چناڵ بێ دەزانم ئێستا ئەلگۆریتمی یوتیوب گۆڕاوە ڕاستەخۆ ڤیدیۆیەکانی من لە بۆ گۆنایە زۆربەتان دەنووسن ژیر لۆ ڤیدیۆیەکان نایە باشتر ڕێگا بێگومان سبسکرایبە لایکی ڤیدیۆیە وەروە نۆتیفیکیشنەکەی ئۆنکەن کاتەکە ڤیدیۆ بڵاو دەکرێتەوە ئەگەدار بن سوپرایزی گەورە بڕێوەیە و یەکسەر ڤیدیۆیەکانتان بە نۆتیفیکیشن پێ بگا چاوتان ماز دەکەم ئەڵلقەیەکی پرزانیاریە تکا دەکەم دوگمەی لایک سبسکرایب لەبیر نەکەن بارەس پێ بکەن نرخی یاریەکانیش لەم هەفتەیە لە ئۆڵد فۆڕێز بەم شێوازەیە یاری ریزدن ئیڤڵ ڕەکویەم بەرزاتی نرخی تەنیا 35,000 ئێستا دەتوانین لەسەر PS5 کات وەری بگری یاری گۆس ئۆف یۆتێ یەکێ لە یاری نازدارەکانی PS5 تەنیا 35,000 نارە یاری لێگۆ باتمان کە یاریکە زۆر چاوەڕوانم ئەنجام بدەم تاوەکو دەستم پێی نەگەیشتووە دوو یارم لە پێشە ئەوان تاواکەم 100 دەست پێ دەکەم زۆر نازدارە هەزانتی نرخی تەنیا 35,000 وەرە PS پلسی دیلەکس کە هاوشەوەی پریمیەمە تەنیا ئەو یارانی تیدانێک کە بە ئینتەرنێت دەیکەی مەسەڵ لایڤ دەیکەی بە ستریم دەیکەی 12 مانجەکەیان ئێستا هەرزان کرد لەسەر PS4 تەنیا 20,000 لە PS5 بە 35,000 ناروەری دەگری PS پلسی پریمیەم کە ئەمە هەر هەمووی لەگەڵا هەرزانتی نرخی 30,000 لە ناوەکان بە 65,000 یاری 007 First Light تەنیا بە 35,000 نابیکەی نعمەتی خوایە بەڕاستی چکە یاری زۆر نازدارە جگە لەمانەش هەر یاریشی دیکە دەکەی لە پلیستیشن لە Xbox لە PC یا هەر خزم زارێکە دەوێت بە تایبەتی گەیم پاس سەردانی ئۆڵد فۆڕێز بکە بە نرخی زۆر گونجاو لە بۆ دابین دەکەن سپاس بۆ ئۆڵد فۆڕێز بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی سفر یەک ژیری یاری گەورە لە مەفتێ بڵاو کرایەوە و من دەستم بە یاری 007 کردووە نزیکەی دوو کاژمێرێکی بیدایەتیم کردووە هێشتا نەچمەنە عمقی یاریەکەی بەڵام بەڕاستی زۆر چێژمێ وەگرت دەزانم بیدایەتەکەی تۆزێ خاوە بەڵام ئێمە گەیمەران فێر بووین کە بیدایەتی یاریەکان بە خاویەکەی تێنەکەوین چونکە ئەکیدم لەوەشتی گەورە بەڕێوەیە ئەگەر جێ بدێت دایالۆگ گوشتەکان دەستپێکەکی جوان لە بۆ جیمز بۆندی 007 پێش ئێستا جیمز بۆندە بەڵام نەبووتە 007 سەرەتایەکەی دەکەوێتە دوورگەیەکەوە هێشتا نەبوویتە سی خوڕ یاریی زۆر خۆش دیارە بە چێژ دیار من زۆر چێژنەوەگرت لە دوو کاژمێری بیدایەت کە زۆر خەڵکان دوو کاژمێر زۆر باش نییە بەڵام من بەدڵمە ئەلاوانەشە من باعث بم چکە زۆر کەیفمە جیمز بۆند دێ بەڵام ڕخنەگران هەشتا هەفتیان پێداوە گەیمەرانیش 8.7 پێداوە تا ڕخنەگەران و گەیمەران لەم یاریە کۆکن کە یاریی ناوازێ و من تا هەفتی داهات انشاءالله نزیکەی 15 بۆ 20 کاژمێرێکە چیرۆکی یاریەکەی هەڵدەم تەواوی بکەم و هەفتی داهاتوەکە تەواو کردبوو بۆتونی خۆمی لەسەر دەردەبڕم وێستا یاریەکە حالیان لەسەر تاوای پلتفۆرمەکان بەردەستە وەروە لەم هەفتەیە فیلمێکی نوێ کە تۆ سینەماکان بە ناوی باکرومز و یاریەکی باکرومزمان هەیە پێشتری بڵاو کراویتەوە لەسەر PC بەڵام ێستا پلیستیشن و Xbox و نیتیندۆ سویچ پێم وابی هەر بە هەمان شێواز و ستایڵە یاریەکە باسی تۆ دەکە یاخۆ لێ فیلمەکەش تقریبان هەمان شتە بەڵام لێ کارکتەرمان هەیە تۆنی لێ یاریەکە دەچیتە ژوورێک چۆن شوێنێکی کڕین و فرۆشتنی فیلمەکانە جا لە یاریەکە هەندێک لۆکیشن دیکەش هەیە بەڵام لە فیلمەکە وایە لەسەر شوێنێک ئەو شوێنە تەواو نابێ ئەم باڵەخانەیە تەواو نابێ بەردەوام شتیکەی لێ دەبێتەوە بەردەوام دەڕۆی توێش لە ژیاندا بمێنیتەوە لامان کە دەشتی سایکۆلۆژی تشناچ ڕوو دەدا یاریەکە وەکوتم لە 2022 بەردەستە سەر PC بەڵام ئەمە هەفتەیە بۆ بەوەنەی فیلمەکە کە لە سینەماکان نمایش کراوە هاتۆتە سەر کۆنسۆڵەکان لەسەر پلیستیشن Xbox بەردەستە بۆ کەسانی حەزیان لێە وەروە یاریی تشناچی نوێمان هەیە کە ئەمەیان ستایلی پۆپی پلی تایمە وەکو شکل بەڵام وەکو گەیم پلەیەکەی تۆزێک گەورەتر و فراوانترە بەڵام هەر یاریی ئیندیە واتە بچووکە چەند کەسێک دروستیان کردووە بە ناوی بروکن لۆر فۆلۆ یاریی ترسناکە لەسەر PC و پلیستیشن پێم وابی بەردەستە نازانم دێت Xbox یاننا بەڵام پێم وابی لە ماوەیەک لەوانەیە بێت Xbox وەروە یاری Final Fantasy 7 rebirthمان هەیە هاتوۆتە سەر نیتیندۆ سویچ 2 پێم وابێت لەسەر Xbox بەردەستە و بگومان کات خۆش لەسەر پلیستیشن 5 و دواتر لەسەر PC بڵاو کرایەوە بەشی سێمی زنجیرەی Final Fantasy بەشی دومیتی عفۆ نەکسەیە بەشی دومیتی بەشی سێمیشی ئەگەری هەیە لافتەی داهاتوو لە ستیت ئۆف پڵی بیبینە وەروە یاریی فوتبۆلی نوێمان هەیە کە سەرتا لەسەر مۆبایل بڵاو کرایە بەڵام ئێستا هاتوۆتە سەر PC کۆنسۆڵەکان بە ناوی گۆڵز کە جەماعەتی فیفا دروستی دەکەن زۆر خۆش دیار نییە بەڵام کەیفتان بە تۆ پێ دێتوان لە مەفتەیە تاقی بکەنەوە وەروە یاریی دیکەی ترسناکمان هەیە لەسەر تای پلتفۆرمەکان لە مەفتەیە بڵاو کرایە بە ناوی هۆلۆ باری یاریێکی یاریێکە
پەزڵیە واتە مەتەڵیە لە هەمان کاتدا ترسناکە و لەسەر کەش و هەوا و شارۆچکەیەکی بەریتانیا دروستکراوە نەک ئەمریکا لە مەفتەیە بەردەستکرا وەروە پرۆ سایکلین مانەجەر 26 بڵاوکرایەوە کە یاریەکی لێخوڕینی بایسکیلە بەڵام زیاتر مانێجمنتە واتە مانێجەری نەکتەنیا لێخوڕنی پاسکیلەکەیە دازم چی یاری پاسکیلەکە بەڵام بۆ کەسان کیفیان پێدێ لەم ئەفتەیە بەڵاو دەکرێتەوە ئازگەڕاستی من حەزەکەم خۆ پاسکیل لێخوڕم نەنگ یاری پاسکیل بکەم بەس مهم مەجال نییە بەخۆشم لێخوڕم کات ئۆکەی بینە سەر یارێکی دیکە بە ناوی The 7 Guest Remake یارێکی کۆنی پیسە لەم ئەفتەیە ڕیمەیک کراوەتەوە یاخود لەم ئەفتەیە بڵاو کرایەوە بەڵام خۆی یاریەکە ڕیمەیکە هەفتەدا بڵاو دەکرێت نەک هەفتەیە ببرن لە سواری مانگی 6 بڵاو دەکرێتەوە یارێکی بەناو بانگە بەڵام من نەم کردووە بە ستیم پیجەکەی دەخوێنمە دڵ یارێکی زۆر بەناو بانگە ئایکۆنیە من نەم کردووە بۆ کەسانی کەیفیان پێدە یارێکی ترسناکە ماشینێکە خانوویەکە دەچی مەتەڵشتی تێدایە لامانگەدا جەمسکەی لشتی تێدا تسێنێ وەرەوە یاری گۆثیک کاتی خۆی من ئەم یاریەم بینیوە بەڵام نەم کردووە لەم هەفتەیە ڤێژنی نوێی بۆ بڵاو دەکرێتەوە ڕیمەیک کراوەتەوە لەسەر تاوای پلەتفۆرمەکان بەردەست دەبێت ئەمەش یاریەکە ئەگەر کەیفت بە یاریە فانتەسیەکان دێ ئەمە یەکێکە لەم یاریە فانتەسیان توانین سەدان کاژمەی ناو بەسەر ببێ وەرەوە یاریەکانی PlayStation Plus لە بۆ ئیسنشەل سێ یاری مانگانە ئاشکراکران کە بەڕاستی مانگێکی زۆر زۆر باش نییە لەبەرەوەی یاری گراونددمان هەیە کە یاریی Xboxە بەڵام لەسەر PlayStation Plus دەکرێت یاریی کۆنی Xbox نوێژ نییە بەڵام فول ڤێژنەکەیە All Star Brawl 2مان هەیە کە جەماعەتی نیکەلۆندیانن بە شێوەی All Star Brawlە واتە شەڕکردن و بە کارتەرگەم دەکەی Warhammer Dark Tide-مان هەیە کە من کەیفم بە Warhammer دێ بە تایبەتی Space Marine 2 زۆر تێژم نێوەگرت ماوەکان ڕابردوو تاوام کرد بەڵام Dark Tide-م قەت نەکردووە بۆیش ئۆکەی لەوانەیە بیکە بەڵام ئەمە ستایلێکی کۆواپە نەک سینگل پلەیەری ستۆریبی بەڵام هەر تاقی دەکەینەوە بزانین چۆنە مانگەی زۆر زۆر باش نییە بەڕاستی PlayStation Plus مانگ زۆر باش نە بە خراپتر بۆ لەوەی باشتر بی بەس مهم بینە سەر هەواڵەکانی PlayStation و سەرتا بە فستیڤالە گەورەکەی PlayStation دەست پێ بکەین کە لە 27 مانگی 5 دەستیان پێکردو تاوەکو دەی شەش بەردەوام دەبێت بە ناوی Days of Play کە دیسکاونتی گەورەی تێدایە داشکانی گەورەی تێدا بۆ هەموو ساڵێ بەڵام بەداخەوە ئەم ساڵە خراپەکان بوو لە ساڵە باشەکان نەبوو من نمونە پارساڵ $50 بۆ $150 دیسکاونتیان کردبوو لەسەر زۆربەی ڤێژنەکانی PlayStation 5 دەست و تەرتیبات و هێدفۆنشتانە ئەم ساڵ دیسکاونتیان لەسەر PlayStation 5 هەر نەکرد تەنیا کۆنترۆلەر دیسکاونتی لەسەر بوو PlayStation VR 2 دیسکاونتی لەسەرە بەڵام وەکو ئامێری PlayStation 5 نەخێر بەداخەوە مثلا $100 لە PlayStation VR 2 شکاندووە $50 لە هیدفۆنی Pulse Explorer شکاندووە ئیربەدسەکە $30 لە Pulse Elite Wireless هێدسێتەکەی شکاندووە $30 لە DualSense Edge $30 لە Access Controlleری و $20 لە DualSense تەبیعی شکاندووە تا داشکانەکان زۆر باش نینە و لەگەڵەوەش چەند شتێکیان ڕاگەاندوو نمونە PlayStation Pluسی نوێ ئەگەر دەتەوێت سبسکرایبی بکەیت 130 داشکان لە بۆ کراوە هەم لە مانگانە هەم لە ساڵانە ببورە نەک مانگانە ئەمەسم بۆ ناگەت PlayStation Pluسی گەورە بکڕین وەسە فولەکان بکڕین لەم مانگە بە حساب دیسکاونتی لەسرە بەڵام بەروارەکە دیاری کراوە لەگەڵەوەش یاری Destiny 2 Legacy Collectionیان زیاد دەکەنە سەر گەیم کاتەلۆجی کە سەرجەم ئەکسپانشنەکانی یاری Destiny 2 لە خۆ دەگری ئایکۆن پاکیان لە بۆ جەماعەتی FC 26 زیاد کردووە کە زۆر مهم نییە چەند یارێکی ئیندیشیان لە بۆ گەیم ترایالی زیاد کردی تاکردنەوە یاریەکان دوو کاژمێرێک توانین لە یاریەکان بکەین نمونە Expedition 33 لەگەڵ Baby Steps و Luminous Horizon شتی گەورەی تێدانە و بەداخەوە پێشبینیم دەکرد شتی گەورەترمان پێپشاندن بەڵام لە ساڵە خراپەکان لە بە PlayStation چکە زۆر زۆر ڕزیل بووینە وەروە دەمێ ئاگداریشتان کەمە بێگومان سێشەممە 2 مانگی 6 سێشەمەیان دووشەمەیە Tuesday بەڵێ سێشەممە ئەو سێشەمەی بێ 6 خولەک State of Playمان هەیە کۆنفرانسە گەورەکەی PlayStationمان هەیە 6 خولەکێکە تۆنە گیاری تێدایە سەرتا بە وڵڤڕینی لەوانی دەست پێ بکەن لە بەرەوەی بە فەرمی ڕاگەندنەوە کە وڵڤڕینی تێدایە زانیاری نوێ لەسەر وڵڤڕینی باز دەکەن لەگەڵەوەش پێشبینی دەکەین کەەوە نمونە یاری دیکەشی تێدابی PlayStation نمونە یارێکی گاڕڤاری لەوانەیە ببینین لەوانە یاری فێرپارتی گەورە ببینین ئەگەری هەیە Final Fantasy ببین بۆ کەسانەکەی Final Fantasy دێ بەڵام هەوڵ دەدەین ینی لە چی دەڵێن مەسەن سێشەممە کۆنفرانسە پێما کۆنفرانسەکان کەش لە پاشتی هەڵدەم لە جمعی داهاتوو کە دەکاتە زۆربەی دوو کۆنفرانسەوانەی کرابی تاوای زانیاریەکانتان لاڵقەی داهاتوی سفرێکژیری بە باز دەکەم ئەگە سەیری لایف ستریمەکەش نەکرد هەفتەی داهاتوو بێکمان لە بەرنامە هەمووتان بۆشی دەکەمەوە بێمە سەر هەواڵێکەوە سۆنی بەردەوامە لە سپامکردنی گەیمەرانی خۆی بەوەی کە
ببی ئاشکرا بکەیت تەمەنت چەندە بۆ کەسانی تەمەنی خۆیان بە تەواوەتی نەنووسیوە یاخود تەمەنی خۆیان بە بچووکی نووسیوە سۆنی داوای فەیشڵ سکان و آیدی و یاخود یان فەیشڵ سکان واتە سکانی دوو چاوەڕێکی کامێرەی مۆبایلەوە یان آیدی واتە هەویە پاسەپۆرت شتێک لە ڕێگەی مۆبایلەوە داخلی بکەیت یانیش مۆبایل نمبەر ڕقم مۆبایلێک دەبێت تەرخام بکەیت بە ئەوی بزان کە تۆ تەمەنت سەروی 18 ساڵانە بۆی بزانێت یاریێک دەکەی و یاریێک نابێت بکەی شتانە و لەگەڵەوەش زۆر دایک و باوک کێشی ئەویان هەیە کە منداڵەکانی دەستیان بە ڤیزا کارت کردووە تۆنێک یاری کڕیوە بێ پرسیوان ئەوشتانە بۆیە سۆنی ئەو یاسای نوێی جێبەجێ دەکات بێمەسەر بابەتێک کە جیسن شرایر لە بلومبرگ لە هەفتەی ڕابردوو باسی کرد تەقیەوە ئەویش جەماعەتی نایتی دۆجی خەتابار کرد کەوە سۆنی تووڕە کردووە جیسن شرایر لە مقالەکەی خۆی ینی بزە بەدوای نووسی و بەڵام لێکدانەوەی وای بۆ کرا کە سۆنی لە نایتی دۆکتۆڕەیە کە لە جنریشنی پلیستیشن 5 تاوە کەستە هیچ یاریێکیان بڵاو نەکردوێتەوە یاریەکانیان ماوەیەکی زۆری پێدەچی مەبەسی جیسن شرایر ئەوە نییە کە تەنیا سۆنی نایتی دۆکتۆڕەیە بەڵکو لە ستودیۆیەکی وەکو نایتی دۆکتۆڕەوە تا هەموو ستودیۆکانی خۆی نایتی دۆک بەتمونونە لیان تووڕێ کە پارەیەکی زۆریان سەرف کردو بەڵام یاریان بڵاو نەکردوێتەوە ئەمە تەقیەوە بابەتە و لە ئۆنلاین قسەی زۆر دروست کرد بەڵام جیسن شرایر خۆشی دووبارە تویتێکی کردو و دڵێ مەبەستم تەنیا نایتی دۆگ نییە مەبەستم تەواوی بازرگانی ڤیدیۆگەیم و بە تایبەتیش ستودیۆکانی سۆنیە کە سۆنی لیان ڕازی نە بە نمونە نایتی دۆک مەبەستی تەنیا نایتی دۆگ نییە تا شتەکە نایتی دۆک گەورەترە بەس میهیم ئیشە قسەکەی کرد و جەماعەتی هەندێک لە پەرەپێدەرەکانی نایتی دۆجی ئەوانەی ئێستا لەوێنە ئەوەی پێشتر لێوە بە ڕایانگان کە ئەو قسەی دوورە لە ڕاستی سۆنی کریێتیڤ کنترۆلی تەواوی دایتە بەردەستی پەرەپێدەرەکانی واتە حڕیەت و ئازادی تەواوی پێداون کە چی دەکات و چی ناکەن چونکە نایتی دۆک چەند ساڵ جارێک یاریێک بڵاو دەکاتەوە بەڵام ئەمریکا بڵاوی دەکاتەوە بێگومان دەزانکەوە دەچ کوواڵەتێک و چ ئاستێکە دنیا ڤیدیۆگەیم بێگومان دەهەژێنێ میم بەڵێ قسەکەشی تەواوە لە جنریشنی پلیستیشن 5 لە 2020 تا کەستا نایتی دۆک یاری نوێ بڵاو نەکردوێتەوە تەنیا ریمیک و ریماستەری بڵاو کردوێتەوە مەسەڵەن ریماستەری لاست ئۆف ئەس پارت 2 بڵاو کردەوە لەگەڵ ریمیکی لاست ئۆف ئەس پارت 1 ڕاستە ترێلێکی نوێشیان بڵاو کردوێتەوە بۆ یاری ئینترگەلاکتیک بەڵام باوەڕ ناکەم ئەو یاریە تاوەکو 2027 ببینین لەگەڵەوەش بێگومان لە بیر نەکەن کە خەریکی یاری لاست ئۆف ئەس ئۆنلاینی بوون مەڵتیپلەیەری یاری لاست ئۆف ئەس بوون بەڵام پرۆژەکەیان کانسڵ کرد بەهۆی ئەوەی وتیان ئەگەرمە دەست بەو یاری بکەین یاخود ئەو یاریە بڵاو بکەینەوە دەبێت تەواوی ستودیۆکەمان تەرخانکەین بۆ یاریی لایف سرویس ئۆنلاین کە نەیانەوە دایانەوە یاری سینگل پلەیر و ستۆری دروست بکەن بێمە سەر بابەتێکی زۆر سنجڕاکێش لەبەرەوەی دەزانین کە گەورەترین کێشەی پلیستیشن یاریەکانی پلیستیشن 3 لەوانەیە نەیبینن بەڵام پلیستیشن 3 زۆر جوانم هەیە من بێتە پێش ئەو تا پلیستیشن 3 زۆر جوانم هەیە لێرە ئەو شێگەم پێ دەکرد یاری کلاسیکەکانە پێ دەکرد ڕاچتان کلاک و ئەوانە پێ دەکرد دەزانکەوە گەورەترین کێشەی پلیستیشن 3 ئەوەیە یاریەکانی ناتوانرێ هەم ئیمیلێت بکرێت لەسەر PS5 و هەم پۆرت و ڕیماستەری یاریەکانی پلیستیشن 3 زۆر خاوە هۆکارەکەش بێکمان دەزانین کەوە سیستمی پلیستیشن 3 کاتی خۆی کە دیزاینیان کردووە لەگەڵ تەواوی بازار جیاوازە مثلا لەگەڵ پلیستیشن 4 و 5 تەواو جیاوازە ئەوە چیان بۆ بەکارهێناوە CPU چیان بۆ بەکارهێناوە CPU-وەکە سێڵ ناوی سێڵ پرۆسەسەرە زۆر جیاوازە لەگەڵ سیستمی PC مثلا X86 PC کە یاریەکانی لە بۆ دروست دەکرێت یاخود یارانێک لە بۆ پلیستیشن لە بۆ Xbox 360 دروست کرا زۆر جیاوازە بۆیە یاریەکان زۆربیان لە پلیستیشن 3 چاقیون سەبر یاریەکان دەگوازێنەوە بەڵام بەگشتی ناتوانێت ئیمیلێت بکرێت هاوشەی پرۆگرامی وەی کە یاریە کلاسیکەکان دێنە سەر پلیستیشن پلس پریمیەمی وەکو پلیستیشن 1 و 2 PS3 ئیمیلێت ناکرێت یاخود یاریەکانی PS4 لەسەر PS5 باکوەرد کمپارابڵە تەنیا PS3 ماوەتەوە کێشەکەش بگمەنەوە پرۆسەسەری کە باسم کرد کێشەیەکی گەورەی بۆ پەرەپێدەران دروست کردووە جا جەماعەتی دیجیتال فاوندری توانیان یەکێ لەو PS5وانێک کە کراکراوە لە هەفتەکانی ڕابردوو باسمان کرد کە کراچیان کردو و جێبرێکیان کردو و سیستمی لینکسیان لەسەرداناوە جەماعەت دیجیتال فاوندری هەمان کاریان لەسەر یەکێ لە PS5ەکانی خۆیان کرد دیارەکە ئەپدەیت شتیان نەکردوتەوە بۆ توانیان ئەم کارە بکەن یاریەکانی PS5یان لەسەر یاریەکانی PS3یان لەسەر PS5 ئیمیلێت کرد کە بینیمان ژمارەکان زۆر باشەوە بەڕاستی یعنی یاریەکان لەکە بیکە 4Kش هەر 30 فرێمە یاخود کەمتر لە 30 FPS دەداتێ هۆکارەکەشی ئەوەیە ئەو یاریانە بە سیستمی لە بۆ سیستمێک دروستکراون کە CPU زۆر زەبەلاحبی بەڵام GPU کەم بێت تەنان GPU-وەکە لەسەر CPU دانرابوو لەسەر دەمی PS3 بۆیە FPS بەرز نابێتەوە یاخود زەحمەتە یعنی پرۆسەسەری PS5 ناتوانێت یاریەکانی PS3 بەو شێوازە بەرز کاتەوە هاوشێوەی ئەوەی کە پەرەپێدەر خۆی یاریەکە دووبارە ریمیک کاتەوە یان پۆرتی بکات بۆیەش ئەوە نیشانەیەکە کەوال هۆکارەکە چییە هۆکارەکە ئەوەیە PS5 ناتوانێت یاریەکانی PS3 بە تەواوەتی ئیمیلێت بکات بەتایبەتی ئەو یاریانەی کە گرافیکێکی یەکجار بەهێزیان هەیە لەسەر PS3 نازانم ئەنگۆ دەڵێن چ لەسەر مۆزوعی بەڵام من دەڵێم یەکێ لەو کۆنسڵانەی
تاوەکو ئێستا نەمانتوانیە من وەک خۆم نەمتوانێت بە تەواوەتی تێکەڵی بم یاخود مێژوویەکی گەورەم لەگەڵی نییە بەهۆی ئەوەی کە کاتی خۆی کە هات زۆر گران بوو پارە نەبوو ئەبیکڕم ئێستا یعنی پاشان ساڵێک لەدا PS3 ئینجا دەستم بە یاریەکانی PS3 و تا PlayStation 3 گەیشت ئەو کارەکەشەوە بکە بلوڕێی بوو نرخی دیسکەکان دیسک کۆپی نەدەکرا وەکو Xbox 360 بدرێت بە 2000 ناری بیکڕ لە بازاڕی نرخی یاریەکان $56 بێت PS3 لەگەڵ ئەوەش کۆنسۆڵەکان بەوەی بەناوبانگ بوو کە کواڵەتی نزمتر بوو لە Xbox 360 هۆکارەکەشی دێکمەناو سێڵ پرۆسەسەرە بوو لەبەرەوەی سێڵ پرۆسەر کاتەکی زۆری دەویست پەرەپێدەرەکان یاریەکە لە بۆ PS3 بە تەواوەتی دروست بکەن بەڵام ئەگە بە تەواوەتی دروستیان کرد بە کواڵەتەکەی لە Xbox 360 بەهێزتر بوو بەڵام کێشەکە ئەوە بوو تەواو جیاواز بوو ئارکەتێک و هەندەسەی PS3 بۆیە سۆنی یەکسەر بڕیاریدا لە PlayStation 4 سیستمی PC X86 PC جێبەجێ بکە بۆیە یاریەکان دەبێنە سەر PlayStation 4 و 5 ئاسانتر مەسەن دروست دەکرێن و بڵاو دەکرێن نەک وەکو PlayStation 3 کە نزیکەی 2 ساڵی دەخوێن تەنیا سیستمەکە ژارەزابان PS3 بەڕاستی زۆر یاری هەیە لەسەر PS3 چەقیوە مثلا هەندێک یاری ڕاچێتن کڵاکمان هەیە یاریەکانی هەفتەی ڕابردوو باسمان کرد یاریەکانی ئینفێمسمان هەیە یاری گارڤار ئەسەرشنمان هەیە چەقیوە یاریەکانی PSP مان هەیە کە ڤژنی PSPەکە تاوەکوێستا نەخێنراوەتە سەر PS4 PS5 ریج ڕیسەرمان هەیە ڕێزیستنسمان هەیە ئەمانە یاری ناوازەنە بەداخەوە لەسەر PlayStation 3 چەقیون یارێکمانەیە وەکو Metal Gear Solid 4 بڕیارە ئەمیان بە شێوەیە لە شێوەکان ئەمساڵ پۆرت بکرێتە سەر PS5 لەگەڵ کۆلێکشنەکەی Metal Gear بەڵام زۆر یاری هەیە لەسەر PS3 چەقیوە هۆکارەکەش باسم کرد بەم شێوازەیە و دیجیتال فاوندیش لە ڤیدیۆکەی خۆی زۆر بە جوانی باسییان کرد هیوادارم سۆنی عیلاجێک بدۆزێتەوە و پێشمانی عیلاجەکە ئیمیلیت بی ئیمیلیتکردن لەسەر PC لەسەر PC PS3 زۆر بەباشی کار ناکە لەبەری کۆدینگ گشتیان زۆر ئیزعاج و قۆڕە هیوادارم سۆنی عیلاجێ بدۆزێتەوە ئەو یاریانە یاخود ستودیۆیەکان یاریەکانی PS3 مثلا پۆرت بکەن بەڵام بەداهاتوو ئینشاڵڵا شتی باشی لە دەبینین بێمە سەر هەواڵێک PlayStation یارێکی خۆی یاخود یەکەم یاری PS5 کە چەندە 2020 بڵاو کراوەتەوە یاریەکەی داخست شت داون کرد چەندە یەکەم یاری PS5 دادەخرێت لەبەرەوەی یاری کۆنکۆردمان هەبوو پارساڵ کانسڵ کرام یاخود داخرام بەڵام ئەمەیان لە مێژە بەردەستە بەڵام دایخست ئەویش یاری دیسترکشن ئۆلستار بوو نازانە بیرتانە یا خۆدنا ئەم یاریە سۆنی وەکو یارێکی یەکەم یاری لایف سرویس و ئۆنلاینی خۆی بڵاوی کردەوە یارێکی هەلبەیەکی مەیدانیە تۆ دەتوانی بە ئۆتۆمبیل بە کارکتەر هەلبەکە لەناو مەیدانەکە شەڕ بکەین یارێکە سۆنی بیدار ویستی بە $70 بڵاوی بکاتەوە یاریە کەسی دواتر بە فری بڵاوی کردەوە لەسەر PS Plus دواتر بە $20 بڵاو کرایەوە بۆ کەسانی پڵسیان نییە بەڵام هەر سەرکەوتو نەبوو و سۆنی دەڵێ ئێستا بە فەربی یاریەکە ئۆفلاینە تەنیا بەشەی ئۆفلاین بەردەستە و لە مانجی داهاتووشە پێمابی لە عفۆن تاوەکو مانجی 11 سینگل پلەیەرەکەی هەب بەردەست دەبی بەشەی ئۆفلاین بەڵام دواتر لە پاشان جینێ ئیدیتی دیکە بەردەست نابی و یاریەکە لەوانەیە بە یەکجاری سێڤەرەکانی دابخە و نەتوانی بەشەی ئۆفلاین ژیارێکە بکرێت بێمە سەر هەواڵەکانی گەیم و بێمە سەر هەواڵەکانی یاریەکان و بێگومان گەورەترین یاری لەم مانگا ئاشکرا بکرێم ئاشکراکرا ئەویش یاری Call of Duty Modern Warfare 4 کە بەڕاستی زۆر دڵخۆشی کردیمە پارساڵ Call of Duty مان بەدڵ زۆر بەڵام ئەم ساڵ پێرەچێ بەدڵوان بێت لەبەرەوەی هەفتەکانی ڕابرژ باسم کەوە ستودیو Infinity Ward وعدیان داوە کە شتێکی باش بۆ گەیمەران بەردەست بکەن و ترۆیدەرە سینەماتیکەکەم زۆر بەدڵ بوو لەگەڵەوەی کاندێت تێبینیم هەیە بەڵام سینەماتیکەکەمان بینی چیرۆکی ئاشکراکە لەسەر جەنجی کۆریای باکوورە لەگەڵ کۆریای باشوور کە هێرش دەکەنە سەر کۆریای باشوور و کۆریای باشوور زانکەوە هاوپەیمانی ئەمریکا و هاوپەیمانی وڵاتانی ئەوروپیەم لەسەری بە جواب دێن ڕوبەڕووی کۆریای باکوور دەبنەوە لەبەرەوەی سەرکردەیەکی نوێی لە بۆ کۆریای باکوور هاتۆتە سەردەسەڵات کە منداڵێکە بە قسەی خۆیان بلیارەکەی کاپتن پرایسمان هەیە گەڕاوەتەوە تەنانەت گۆستی تێدا یا ڕێنی خۆشەویستم چۆن مەپرسن ئۆکەی بدەزانم مۆدرن وارفێر لە 2019 بە ئیدی ڕیبوت کرایەوە چیرۆکە دووبارە نووسراوەتەوە مەسەڵەن مۆدرن وارفێری کۆن نییە بەڵام گۆستی تێدایە کاپتن پرایسی تێدایە و بێگومان جگەل لە مۆدی کامپینەکەی مۆدی مالتی پلەیەرمان هەیە کە دەڵێن ئۆپنی موڤمنتمان لاداوە سلایدەرمان داناوە هەندێک گۆڕانکاریان کردو بەڵام هێشتا مالتی پلەیەرەکەمان بە فعلی نەبینیوە تەنیان دە قسەیان لەسەر کردووە و مۆدێکی نوێشان ئاشا کردو بە ناوی DMZ کە دەتوانی بە شێوەی سۆلۆ یاخود بە سکوات بچێ ناو زۆنێک وەفێر زۆنێکی DMZ کە نازانیت چیە بێگومان هاوشێوەی یاریەکانی مثلا بەسێترین یاری تێتام گەێنە بەزن ئەکستراکشنە هاشەی ڕینبۆ سکسیژ و ڕینبۆ سکسیژ یارێکی DMZ هەبوو ئەکستراکشن بەڵام زۆر سەرکەوتو نەبوو بەڵام
ئارک ڕیدەر یاریی ئەکستراکشنی DMZ زۆر سەرکەوتە پێمە بیرۆکەی زۆریان لە ئارک ڕیدەر لە مۆدە وەرگرتووە دەتوانی دەڵێ ئەگەر گەیمەرێکی نوێی Call of Duty یاخود گەیمەرێکی دێرینی Call of Duty دەتوانی زۆر چێژ لەم DMZ یاخود ئەم مۆدە وەربگری کە دەچیتە ژوورەوە لەناو شوێنەکان تۆ دەبێ هەندێک شتی گرانبەها هەیە یاخود بە نرخێک کۆیان کەیتەوە و دەتوانی خیانەت لە هاوڕێیەکانی شت بکەی بۆ ئەوی زۆرترین پوینت کۆکەیتەوە یانیش بێکەوە گروپ بتوانانی لە یاریەکە سەرکەوتوو بوون یاخود بیبنەوە ئەوە داینامیکمان هەیە بەشێکی داینامیک جیهانەکە دەگۆڕدرێ و دەڵێ بەگشتی جیهانەکەش پڕ لە لوتکردن شەڕکردن دەخۆت قسەکردن لەگەڵ گەیمەرێکی دیکە بۆ ئەوەی تۆ دەتوانی پارەیان پێ بدەیت ئەوانیش لوتەکە دەدەنێ یانیش شەڕکردنە ڕاستەوخۆ و خیانەتکردنە بۆ ئەوەی دوو کەس لە کۆتاییەکە یاخود کەسێک لە کۆتاییەکەیدا بیباتەوە یاری Modern Warfare 4 گرافیکی زۆر جوان دیارە بە تایبەتی لە سەرەتاکەی لە ترێلەری سینەماتیکەکەی بینیمان کە کامێرەی گۆپڕۆیان بەکارهێناوە ستایلی گۆپڕۆ بخۆ بگومان گۆپڕۆ نییە بەڵام لە ستایلی گۆپڕۆ دروست کراوەتەوە یاخود لە چاوی لە سەری کارکتەرەکان نیشان دەدا گرافیک زۆر جوانە بێگومان گرافیکی Call of Duty هەموو ساڵێک نازدار بووە هۆکارەکەشەوەی کە قەبارە یاریەکان 200 گیگابایتە پری ئۆردەری یاریەکەش بڕیارە لە چەند هەفتەی داهاتوو دەست پێ بکە کاتێک بە فەرمی یاریەکە بە تەواوەتی ئاشا دەکرێت مۆدی مەڵتیپلەیەر ئەوانە دەبینین لە مانگەکانی هاوین بەڵام یاریەکە بەروای بڵاوکردنەوەی ئاشاکراوە لە 23 مانگی لەسەر PS5 Xbox Series واروەها PC بڵاو دەکرێتەوە واتە بەڵێ بە شێوەیەکی فەرمی ئاشاکرا کە چی دیکە یاری Call of Duty لە بۆ PS4 بڵاو ناکرێتەوە لە بۆ Xbox One بڵاو ناکرێتەوە پێمابی لەمێژ لە بۆ Xbox One بڵاو ناکرێتەوە بەڵام پارساڵ پێمابی لە بۆ PS4 بڵاو کرێ بەڵام میدیەم ساڵ تەواو چی دیکە یاری Call of Duty نایەتە سەر PS4 GTA نایەتە سەر PS4 ئیدی خلاص PS4 بە فەرمی RIP Rest in Peace إنا اللي وين اللي راجعونا لبو PS4 تبري Call of Duty هم صار نات سبيس Call of Duty شوفوا لو يعني ك PS4 بس نيوتي هش بوا طبعا شيء ديكا نايبيني و يا رجال بكوتم زوان ديانا كابتن برايس بالاوانا زنجي كوري باكورا تو يعني تشيروكي شنو اللي جاني Call of Duty لو يدلهم صار بيخوشة ودلين كوال لهيش شيء نقراونه توا كأوشن بدل لهيش شيء نقراونه توا أنا أنا زور تعليقي لا سروتشي كوري باكورو كيم جونغ أون وأنا بدن ك أكيد من ياريكا زوق باس لجيهان شتي قبل اللي ورد قريب زقال Call of Duty Modern Warfare 4 كانت سا PS4 وفرمي راجن لك Warzone لسا PS4 مثلا لما جدا إيدي نامنه وكارجا جوي كان بيجمان Warzone دستنا Call of Duty Modern Warfare 4 كانت لسا PS4 offline ده بوكساني كتاو كويستا Warzone ده كان سا PS4 تانية تسمعن كان لبردستا لما جدا ياريكا offline ده وديليز ده كريه وتلا ستوريج نامنه ده تسر Call of Duty Modern Warfare 4 لسا PS5 و Xbox Series و PC جا بوكساني پاره لیاری که صرف کرده مثلا Warzone براسته بلاشه بلام سکینیان کریوه باتل پاسونیان کریوه گر بتشي سر جنريشني داتو يا PS5 بكري ياخذ Xbox بكري PC بكري اكونت اكتيفيجن كداخل كي بما بيشتكاني خود ورد قديو اجرنا ان الليل راجعون بوشتاني كريتا بمثل جماعتي CD Projekt Red او دنگوي بما بيشجمانك بيشتا باسم كرت كياري ويتشر 3 next تمام شجمان نزكي صالك بيشتا دنگوي هبو باسم كرت كوا ويتشر 3 DLC شي لبودي كتسيروتشي ويتشر 3 لقل ويتشر 4 بتاعتي جريدا وتسيروتشي جيرالدي لقل سيري بتاعتي تيكالتشرز دكا لقل ياري دهاتيون كويتشر 4 و بفرمي CD Projekt Red لايف ستريمينج بفرمي اكسبانشنو DLC نوين لبو ياري كاشاكل كبرجالا لسالي دهاتو بلا بكرتوا اويش بنابي Song of the Past گۆرانیەکانی ڕابردوو لەسە PS5 و Xbox Series و PC بڵاو دەکرێتەوە ئەکسپانشنێکی تەواو نوێیە چیرۆکی تەواو نوێیە و بێگومان وەکو باشم کرد ئێشتا زانیاری فەرمیمان نییە لەسەری کە بزەبت چیرۆکی باسی دەکە بەڵام دەڵێن کەوا تێکەڵچێشی چیرۆکی ویچەر 4 دەبی یاخود ئامادەکاریەکە لە بە ویچەر 4 لەوانەیە لە مێژە کاریان لەسەر کردبی هەرچەندە بڕیار بوو ئەم ساڵ بڵاو بکرێتەوە بەڵام بەهۆی کارەکانی CD Projekt Red لەسەر سێ پرۆژەی جیاواز کە کار لەسەر ویچەر 4 دەکەن کار لەسەر Cyberpunk 2 دەکەن و بگومان کار لەسەر ئەمەش دەکەن لەگەڵ چەند پرۆژەیەکی دیکە وتیان ویستمان بە کواڵیتی بڵاوکەینەوە کە ئەم زاوەدەرن بە کواڵیتی کەچی یاریەکان بە تێکشکایی بڵاو دەکەنەوە هیوادارم لە ئاساڕوانەکانمان بی و بڕیار لە ساڵی داهاتوو بەڵام هێشتا بەروای بڵاوکردنەوەمان نییە و دەڵێن لە هاوینی ئەم ساڵ لە گەیمزکۆمی واتە مانجی 8 ترێلەری فەرمی و زانیاری فەرمی لەسەر زیاتر دەبینین بێمە سەر قسەیەکەوە بەڵێ سێشەمەی ڕابردوو و تا هەفتەی ڕابردوو
ئەو کاتە بوو لە ئەلتەرنێت یونیڤەرسی لە جیهانێکی دیکە لە گردونێکی دیکە یاری GTA 6 بێگومان بە فەرمی بڵاو کرابەوە لەبەرەوەی ئەگەر دوانە خراپە یاریەکە دەبایە لە 26 مانجی 5 یاریەکە بڵاو بکرێتەوەتە لە دەبای ئێستا یاری GTA 6 مان کردبە بەڵام ڕۆکستا بێگومان بەروارەکەی دواخست لە بۆ مانجی 11 و حەقسەق لەسەر GTA 6 ستراوس زێڵنگ سەرۆک و سیۆی کۆمپانیای تێک2 ڕۆکستاری بە فەرمی هەندە قسەیت کرد لەسەر GTA 6 و بێگومان بەردەوامە لە ئینتەرویوەکانی خۆی مقابلەکانی خۆی قسەیەکی بەقواتی کرد لە مەفتەیە دەڵێ پێی وایە یاری GTA 6 نمرەکەی لە سەروی 90 دەبێت یان لە ناوەڕاستی 90ەکان دەبێت دەڵێ زۆر یاری نییە بە ئاسانی بتوانی بڵێ 90ەکان دەبێت مەگەر ڕۆکستار یاریەکە بڵاوکاتەوە کە لە 90ەکان دەبێت پێشی وایە کە GTA 6 لە ناوەڕاست بۆ کۆتاکانی 90ەکان دەبێت تا 95 بەسەرەوە دەبێت نەک 95 بەخوارەوە دەبێت کە پێگومانم لەوەی ئەگەر چیرۆکەی نازداربی جەماعەتی ڕخنەگران نمرەی بەرزی پێدەدەم بەڵام GTA کەماومێن کودرت دێ بە نمرەی خراپ بدێ GTA 6 تەنان ڕخنەگر هەبوو نمرەی خراپ و زۆر کەرانەی دابووە Red Dead Redemption 2 کە یەکێکە لە باشترین فۆرمەکانی ئینتەرتەینمەنت لە مێژوودا Red Dead کو دڵت دێ بڵێ چیرۆکەی خراپ بەدڵت نییە شتێکە لەگەڵەوەی خراپە شتێکی دیکەیە بەڕاستی چوە زۆر کەسێ درپڕێدە ستایلی من نییە بەدڵم نییە بەڵام یارەکەی نەکردبێ و تاوی نەکردبێت چۆن دەتوانێت بڵێ یاریەکە خراپە من ناڵێم GTA پێویستە 95 بەسەرەوە وەربگرێت کەشت یاریەکەم نەکردووە من دەڵێم ڕۆکستارە کەماومێ 10 ساڵی 13 ساڵ خەریکی یەک یاری دەبنەوە یاریش کە بڵاو دەکرێتەوە محاڵە خراپ دەرچێت واگە خراپیش دەرچوو قەیناکە بەڵام نەک بەس لەبەر ئەوەی ببیە مۆزوع بڵێ یاریی خراپ ئەمەستەکەی منەوە واتە GTA پێشبینی شاو زڵناچی ناوەڕاستی نەوەتەکانە سەو بزانین قسەکە ڕاست دەبێ یاخۆتە وەروە لە مەفتەیە Valve نرخی هەردوو ستیم دێکی ئۆڵێدی بە هەردوو قەبارەی گرانتر کرد بەڕاستی ئێستا ئۆڵێدی 1 تێرابایت چەند $300 چوتە سەر ئێستا بۆتە $999 واتە نزیکە لە $1000 کە پێشتر نرخەکەی 649 بوو 6 وەرەقەونی بوو ئێستا بۆتە 9 وەرەقەونی $300 نرخی گران کردووە و 512 گیگابایتەکەشیان بەرز کردەوە لە بۆ $789 کە پێشتر بە $509 بوو واتە 512 گیگابایتی ستیم دێک ئۆڵێد 512 $789 ئێستا حالیان و 1 تێرابایتەکەش بەرز بۆتەوە لە بۆ $949 واتە محاڵە ستیم مشین کە Valve بڵای بکاتەوە لە خوار $800 بی محاڵە ئەکید من لەوەی سەر $1000 محاڵە یعنی بە پێ ئەو نرخانە بێ هۆکاری بەرز بوونەوە نرخەش Valve دەڵێ هۆکارەکە لە بۆ گرانی کۆمپۆننتە واتە پارچەکانی ڕامە ستۆرێجە شاشەیە بەتابەتە ڕام و ستۆرێج کە نرخ لە هەموو جیهان بەرز بۆتەوە DDR5 بەدەست ناکەوێت هۆکارەکەوێ ناچار نرخ بەرز بکەنەوە بەڵام دەیانتوانی زۆر بۆ شێوازە بەرزی نەکەن $300 یەکجار زۆرە و ئاکید بن لەوەی هانتێڵ دەکەی PS 6 نرخی زۆر گران دەبێ بەڕاستی بێمە سەر دێمۆی یاری ڕوزنیڤڵ بۆ کەسانی ڕوزنیڤڵ یان نەکردووە نیانە بەشەیەکی زۆر سەی لەم هەفتەیە دێمۆ بەردەست کرد ئەم جارێ دێمۆ یاریەکە پێش بڵاوبوونەوە یاریەکە بەردەست دەخرا جەنازەم کاکۆم لە ئۆساڵ نەیکرد جا پێرانە گەیشتن ئامادەنە بۆ هەشتەکبی ئێستا لەسەر PS5 و Xbox Series و PC دێمۆی Resident Evil Village بە فەرمی بەردەستە دەتوان بە خۆڕایی یاریەکە تاقیب بکەنەوە بێمە سەر یاری 007 First Light کە لە هەفتەی یەکەمی بڵاوبوونەوە یاریەکەینە و تەنیا لە ماوەی 24 کاتژمێری بڵاوبوونەوە یاریەکە 1.5 ملیۆن کۆپی لێ فرۆشراوە کە من یەکێکم لەو کەسانی کە کڕیمە بەڕاستی یاریێکی زوو خوشە ئۆکەی زوو خوشە بۆ کەسانی کەیفیان پێدێ بە جێمز بۆندی تکا دەکەم ئەو یاریان ئەنجام بدەن بێمە سەر یاری پلانێت زوو بەشی دووەمان شاکرا کە یاریی سیمولیشنی زۆر نازدار و بەشیەکەم بەشی دووەمی ژاشکراکرا کە ئاژەڵ بەخێو دەکەی ئۆکەی من حەزنا کەیفم بە ئاژەڵ نییە لەژیان ڕاستی بەڵام لە ڤیدیۆ گەیمی زۆر حەز دەکەم ئاژەڵەکان بەخێو بکەم لەبەرەی گەزەم لێ نادەن و ناشم خوێن بێمە سەر یاری پراگمارە دەرهێنەری یاریەکە دەڵێ بێگومان حەز دەکەم بەشی دووەمی یاریەکە دروست بکەین بەڵام بڕیارەکە نایدە بەڵکو لەسەرەوەی من دەدرێت مەبەستی بێگومان ستودیۆی کاپکۆم و پرۆدیوسەر و خاوەنی کاپکۆم یاخود ئەو کەسانێک کە لە کاپکۆم بڕیار بەدەستن واتە لەبەرەوە یاریەکە زیاتر لە 2 ملیۆن کۆپی لێ فرۆشراوە من یەکم لەو کەسانێک کە دەڵێن پێویستە کاپکۆم بەشی دووەمی یاری
پراگمارە دروست بکە بەڕاستی بێمە سەر ئەپیک گەیمز بە فەرمی ئەنریل ئینجن 6 ئاشکراکرا بەڵام هێشتا زۆری نازانین بەڵام دەزانینکەوە ڕۆکێت لیک ئەپدەیت دەکرێتەوە بە ئەنریل ئینجن 6 من هێشتا زۆر زانیاری مەسەری نەخوێندێتەوە بەڵام دەڵێن لە کاتێکی 2027 هەندێک یاری بە ئەنریل ئینجن 6 لەسەر PS5 و Xbox Series و PC بڵاو دەکرێنەوە بەڵام باشتەکتان پێ بڵێم بەڕاستی ئەنریل ئینجن 5 ئینجینێکی زۆر باشنە بۆ لە بۆ PlayStation 5 و Xbox Series بەڕاستی سەرجەم ئەو یاریانێک کە پێیان وا بە گرافیک زۆر جوانە بە ئەنریل ئینجن دروستکراون باش کاری نەکردو لەسەر PS5 یاخود ستایل یاریەکان هەم بێک دەچێت مەسەرن دارەکان هەم بێک دەچێت بەردەکان هەم بێک دەچێت بێکمان ئەوە خەتای ئەنریل ئینجینی نیە خەتای پەرەپێدەرەکانە کە تەمبەڵی دەکەن بەڵام کەیفم بە ئەنریل ئینجینی نیە لە بەرەوەی مەحاڵە 6 فرێمی تەواو بداتێەوە بۆ یاریش بەڕاستی گرافیک ئەتا حدێک بەرز دەکرێتەوە زیاتر فریم ڕیت مهمە 6 فرێمی تەواو دەدرێت تا لەسەر پیسیش ئەنریل ئینجین زۆر باشی کار ناکە پێویستی بە پیسێکی زۆر بەقوەت ئەگەنا چێژی لێ ناکەێت هیوادارم ئەنریل ئینجین 6 ئەو مشکلات چارەسەر بکەم بێ بەسەر Xbox ئاشا شەرمە بە فەرمی چەند قسەیەکی دیکەی کردووە دەڵێ گەورەبوون و گرۆفی واتە گەشەکردنی Xbox پێویستی بە کاتێکی زیاترە لەبەرەوەی دەڵێ پار بوو پێرار بوو کاتێک نرخی گەیم پاسیان زۆر پار بوو نرخی گەیم پاس زۆر بەرزکراوە لە بۆ $30 مانگانە دەڵێ سبسکرایبەرێکی زۆرمان لەدەستدا بەڵام بەڵام دەڵێ کاتێک ئێمە تۆزە نرخمان داشکاند ئێستا دەڵێ کەمبوونەوەی سبسکرایبەر گەیم پاس تۆزێک کەمتر بووە و دەمانێت لەو لێڤڵەبی هێڵینەوە و زیاتریشی بکەین لە داهاتوو دەڵێ ئێمە Xboxێکی بەهێز دروست دەکەین بەهێزتر دروست دەکەین بەمانەی ئەوە شەکەوا دەبێ هەندێک بڕیاری قوڕز بدەین بڕیاری وا بدەین کە ئێمە پارە لەکوێ سەرف بکەین و بمانەوێت زۆرە کۆمپانیایەک بەرەو پێش بێن بێم بڕیارانە بدەین ئینجا داهاتوو Xbox بگومان باشتر و باشتر دەبێت تاوەکوێستا زۆر باشی هینەیە بەڕاستی هیوادارم سەرکەوتوبی لە کارەکەی بیدیا زۆر شکوگومانمانە سەری هەبوو بەڵام لەبەرەوەی لە باگراوندێکی ژیری دەستکرد و AI هاتبوون لە مایکرۆسۆفتی بەڵام ئێستا بەڕاستی گەیمەران باگشتی هەم گەیمەرانی Xbox و هەم گشتیش زۆریان بەدڵە کارەکانی کردێتی بەڕاستی ئەو قسانەی کردووە کە ئەنجامی داوە کامەش شش زۆر باشە بێمە سەر هەفتەکان ڕابرد باسمان کرد کە لۆگۆی Xbox گۆڕدراوە کراوەتە تاو کەپیتەڵ لەگەڵەوەش ستایلە گڵاسە کەسکە کەش گەڕاوەتەوە سەوزەکە کراوەوە ئێستا لۆگۆ گەیم پاس لە مەفتی ئەپدەیت کراوەتەوە لە ئەکاونتی گەیم پاس هەموێنێ بڵاو کراوەوە لەسەر نووسراوە Xbox گەیم پاس بە ستایلە نوێیەکەی Xbox و هیچ لە گۆڕی نەبوو لە گۆڕی Xbox ئەم تویتەی بڵاو کردەوە لە 22 مانگ بڵاوی کردە 22 مانجی 5 نووسی 19 مانجی 11 ویش لیستی لینکەکی داناوە کە دەباتە ناو پیجی GTA 6 لەسەر Xbox Story و وێنەیەکی GTA 6 داناوە پۆستەرەکەی داناوە و 37.7 میلیۆن جا بینراوە 263,000 لایکی لە بۆ هاتووە 15,000 سەیڤی لە بۆ هاتووە 25,000 ریتویتی لە بۆ هاتووە 3.5K بەس کۆمنتشی لە هاتووە سەرجەم هەژمارەکانی Xbox لە سوشال میدیا ئەم وێنەیان بڵاو کردەوە و ئینتەرنێتیان بەخۆ خەریکە هەل لەو گۆڕی یعنی بەبێ ئەوەی ڕۆکساری قسەی بکە Xbox مارکتینگێکی فەرمی و جوانی لە بۆ یاری GTA 6 کرد و گەیمەرانی زۆریان بەدڵە بەمنیشەوە لایکم کردی و سەیڤیشم کرد شتێکی چاجان کرد بەری لایکی لەو دێک کەمان GTA 6 هەموو دنیا چاوەڕە من زۆر چاوەڕان بەڕاستی ئۆکێ خۆشەویستانم